فۆرمێکی فریوکارانە بۆ چینایەتیکردنی زیاتری پەروەردە و بارهێنان. ناوەندی لێکۆڵینەوەکانی مەجلیس لەم دوایانەدا گەڵاڵەیەکی لەژێر ناونیشانی بەهێزکردنی سیستمی پەروەردە و بارهێنان داڕشتووە کە لەلایەن 34 پارلەمانتارەوە واژۆکراوە و وەزیری پەروەردەش ڕزایەتی خۆی لەسەر دەربڕیوە. بە وتەی داڕەژەران ئامانج لەم گەڵاڵەیە بریتیە لە دابەشکردنی ئیمکانات و سەرچاوەکانی وەزارەتی پەروەردە، پێویستی فرەچەشنی سەرچاوە داراییەکانی پەروەردە و کردنەوەی ڕێگاکانی ئەولاتر لە پشتبەستن بە تەنیا بودجەی دەوڵەتی و دروستکردنی بریکاری ئابووری لە وەزارەتی پەروەردەدا. بەپێی ئەم گەڵاڵەیە بە دیاریکردنی پاداشگەلێکی تایبەت بۆ بەڕێوەبەران و بەرپرسانی یەکەکانی داهات، کۆمەڵێک هۆکاری پاڵنەریان بۆ لە بەرچاو دەگیرێت کە دەبێتە هۆی هاندانی ئەوان لە سوودمەندکردنی هەرچی زیاتری سەرچاوەکانی پەروەردە. بەپێی ئەم گەڵاڵەیە ڕێکخراو و ناوەندەکانی سەر بە وەزارەتی پەروەردە لەوانە قوتابخانەکان وەک یەکەیەکی ئابووری هەژمار دەکرێن و دەبێت بۆ خۆیان ببنە سەرچاوەی داهات، واتە وەزارەتی پەروەردە بە شێوەیەکی فەرمی و جددیتر بچێتە ناو پرۆسەی کاریگەڕیەوە. کۆمەڵناسێک لەم بابەتەوە دەڵێت ناوەڕۆکی سەرەکی ئەم تەرحە ئەوەیە کە دەوڵەت ناتوانێت هەزینەیەکی زیاتر بۆ پەروەردەی گشتی خەرج بکات، هەر بۆیە پێویستە وەزارەت لە هەوڵی فرەچەشنکردنی سەرچاوەکانیدا بێت، واتە جانتاکەی دەوڵەت هیچی تێدا نەماوە. ئەم گەڵاڵەیە لە ڕاستیدا هیچ شتێک نییە جگە لە پەرەپێدانی بە تایبەتیکردن لە بواری پەروەردەدا کە خاوەنکارەکەی ڕاستەوخۆ دەبێتە وەزارەتی پەروەردە. لە ڕاستیدا دەیانەوێت تەنانەت بەشێک لەو بودجەکەمەی ساڵانی ڕابردووی پەروەردەش کەم بکەنەوە، بۆ ئەو مەبەستەش دەست دەبەن بۆ گیرفانی خەڵک بۆ قەرەبووکردنەوەی کورتهێنانی بودجەکەیان، بەڵام بە شێوەیەکی فریوکارانە ناویان لێناوە گەڵاڵەیەک بۆ زیادکردنی حەقدەستی کارمەندان و مامۆستایان. بە پێی دوایین راپۆرتی بانکی جیهانی، ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی بەرزترین ڕێژەی بە تایبەتیکردنی خوێندنی ناوەندی لە جیهاندا هەیە. پرۆژە یاسای دامەزراندنی قوتابخانە ئەهلیەکان ساڵی 1367 پەسەند کرا. پەروەردە یەکەم بوار بوو کە لە سەردەمی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا بەڕووی کەرتی تایبەتدا کرایەوە. پەسەندکردنی ئەم یاسایە پێشەکیەک بوو بۆ گۆڕانکاری گەورەتر لە سیاسەتەکانی پەروەردەدا. لەو کاتەوە هەر ساڵە و تەرح و سیاسەتێک لە بواری ڕادەستکردنی پەروەردە بە کەرتی تایبەت بەکردەوە دەدێت. ئەم گەڵاڵە نوێی مەجلیسی ئیسلامیش یەکێکە لەو یاسایانەی کە لە درێژەی سیاسەتی ئابووری نێۆلیبرالیدا دێتاراوە. گۆڕینی شێوازی زیادکردنی حەقدەستی مامۆستایان لە ڕێگەی بەناو دروستکردنی سەرچاوەی داهاتەوە ناتوانێت هەوڵەکان بە مەبەستی لێسەندنەوەی بەرپرسیارەتی لە دەوڵەت سەبارەت بە لە خوارەوەبوونی حەقدەستی مامۆستایان بشارێتەوە. ئەم گەڵاڵەیە لە دۆخێکدا دێتە ئاراوە کە زۆربەی هاوڵاتیانی ئێران ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر لە هەژاریدا نقم دەبن. بە وتەی خودی دەسەڵاتدارانی ئێران 70% هاوڵاتیانی ئێران لە ژێرهێڵی هەژاریدا دەژین و 30% تەنانەت توانایی دابینکردنی نانی شەویان نییە، واتە لە هەژاریەکی مۆتلەقدا بەسەر دەبن. بەشێک لەو خەڵکە منداڵەکانیان ناچارن لە بری خوێندن بچنە ناو بازاڕی کارەوە. کچە کەم تەمەنەکانیان تووشی سەختی و نەهامەتی لە ڕاددەبەدەر دەبن کە تەنیا نمونەیەکیان بریتیە لە هاوسەرگیری پێشوەختە و لە ڕووی ناچاریەوە. بە گوێرەی ئەو پلانەی ئێستای ئیدارەی پەروەردە، ئەو بەشەش لە منداڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش کە هێشتا بە پاڵپشتی و فیداکاری دایک و باوکەکانیان توانایی خوێندن و چوون بۆ قوتابخانەیان هەیە، لە کەمترین دەرفەت پێبەش دەبن. لە نێو بەرپرسانی کۆماری ئیسلامیدا کۆمەڵێک کەس هەژاری و ئاکامە ماڵوێرانکەرەکانی بە پێویست دەزانن بۆ هاتنی بەناو ئیمامی زەمانەکەیان. ئەمانە لە زومرەی پایداری و ڕێبەرە فیکریەکانیانن. تاقمێکی تریش پێیان وایە کە هەژاری ئیمکانی وشیاری و خۆڕێخستن لە خەڵکی بێبەش سەوت دەکات و هەر چەشنە سەرهەڵدانێکی کوێرکوێرانەشیان سەرکوت دەکرێت. بەڵام ئەم دوو گروپە هیچ کامیان لە گۆڕانکاریەکانی کۆمەلگای دوای ڕاپەڕینی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی تێنەگەیشتون. واقعیەتەکانی ئەمڕۆی کۆمەلگای ئێران دەری دەخەن کە ئەم جۆرە خۆفریودان یان خەڵک فریودانە بێ ئاکامە و کۆماری ئیسلامی ئێران گەیشتووەتە سەر لێواری هەڵدێر.
لەسەر وێرانەکانی ئەم ئێرانە دەوڵەمەند و تاڵان کراوە ئیمکانی فەزایەکی ئازاد و خۆشبژێوی و دەرفەتی یەکسانیەکی ڕاستەقینە بۆ هەمووان بنیاد دەنرێت.